بەڵێزان لەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆماندا گفتوگۆ دەکەین لەگەڵ پرۆفیسۆرێکی یاریدەدەر و دکتۆر و مامۆستای زانکۆ کە ئەندازیارێکی شارستانیە لە زانکۆی سلێمانی و ناوی لە لیستی باشترین زانایانی جیهاندایە و مامۆستای زانکۆی سلێمانیە و خاوەنی زیاد لە 200 توێژینەوەیە کە لە تەواوی دنیادا کار لەسەر توێژینەوەکانی کراوە و لە ئێستادا بۆ سێەم ساڵە لەسەر یەک ناوی لە سەدا دوی لیستی باشترین زانایانی جیهاندایە و بۆ ماوەی 3 ساڵیشە لەسەر یەک توێژینەوەکانی پلەی یەکەم و لە ئاستی یەکەمدایە لەسەر ئاستی عێراقدا گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆی دەکەین گفتوگۆ لەسەر توێژینەوەکانی دەکەین و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە چۆن توێژینەوەکانی بەڕێزیان بەکار بهێنرێت بۆ کێشە و بۆ چارەسەرکردنی کێشەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ئەحمەد ساڵح ئەندازیار و لە هەمان کادا مامۆستای زانکۆی سلێمانی. سپاسی بەڕێستانەکەم سپاسانەکەم مەمنونم. دکتۆر سەرەتا پیرۆزبایت لە یەکەم کە بۆ وەرگرتنەوەی 3 ساڵ لەسەر یەک بۆ ئاستەی کە بەڕێستان وەرتان گرتووە لە سەدا دوی باشترین زانایانی جیهان ئەگەر باسێکمان لە وەرگرتنەوەی ئەماستە بۆ بکەی کە 3 ساڵە لەسەر یەک بەڕێستان ئەم ئاستە وەرەگرن و هەروەها توێژینەوەکەی بەڕێستان یەکەمین توێژینەوەی لە عێراقدا. زۆر سپاسانەکەم سپاسی بەڕێستانەکەم بۆ پێشەکیە نازدارە من خۆم نبینمەوە کە پرۆفیسۆر و دکتۆرم من خۆمە بینمەوە خوێندکار ئەبێ خۆم بنێم خوێندکار هەتاکو ساڵانە پێشکەوم و خزمەتی وڵاتەکەم بکەم. خۆشبەختانە دەستکەوتێکی شخصیە و دەستکەوتێکی بۆ کۆمەلگاکەمە کوردستانەکەم پێی پێشەکەوێ بیرمان نەچێت کە هەموو تۆژینەوەکانم و هەموو لەقەبەکانم وەردێکی پێوترێ کوردستان ریجن عێراق ئەو ڕیزبەندیانەی کەوا کراون بە ناوی کوردستان ریجن عێراقەوە هاتووە ئەو کوردستانە کە لستکەم لە ناو توێژینەوەکانم لە هەموو جیهانە پێشمەرگایەتی یەکەم بە شێوەیەکی کە بە شێوەی زانستی ناوی کوردستانەکەمە بەمە پێشەوە بە خۆشحاڵیەوە سێمین ساڵە زانکۆی ستانفۆرتی ئەمریکی کە یەکێکە لە باشترین 5 زانکۆی جیهان ساڵی 1990 کە دامەزراوە زانکۆیە هەڵەسێ بە لستکردنی ئەو زانانەی جیهان کە پێک دێ لە 100,000 زانا لەو 100,000 دوو لە سەتی هەڵەبژێرێت وەکو باشترینیان ئەوە خۆشبەختانە نەک هەر من نۆ مامۆستا نۆ توێژەر لە زانکۆی سلێمانی لەو قائیمەیە ئەمساڵ ئەو نوێ توێژەرە من لێرەوە دەستخۆشیان لێکەم و ئەزانم چەندێ ماندوو بن و ڕۆژانە بەلایانی کەمەوە 10-12 ساعت دانشن لەسەر توێژینەوەکانیان هەتاکو بتوانن توێژینەوەکانیان خزمەت بە ئینسانیەت بکە و خزمەت بە وڵاتەکەیان بکە و هەمان شت لستێکەیە پێوترە سکۆپەس ئەویش ستاندەرێکی عالەمیە خۆشبەختانە عینەشت لە بواری کۆنستراکشن مەتیریال موادی بیناسازی من و 4 خوێندکاری من لە کۆلێجی ئەندازیاری لەگەڵ پرۆفیسۆرێکی کەیە ئێمە لە زانکۆی سلێمانی ئەوڵ 5 کەسین من یەکەمم خوێندکارەکانم دووەمە سێەم چوارەم پرۆفیسۆریش کە هەیە پێنجەم لە قایمەکەیە یەکەمین هەمووشمان لە زانکۆی سلێمانی. زۆر باشە دکتۆر ئەحمەد وەک ئەزانین کە تۆ زیاتر لە 200 توێژینەوەت هەیە ئەگەر باسێکمان لەو توێژینەوانە بۆ بکەی وەک ئەزانین زیاتر لە 6,000 جار گەڕام بۆ توێژینەوەکان و هەروەها کار لەسەر توێژینەوەکان ئەنجام درراوە. بەڵێ خانم گیان ئەو یەکێک لەو پێوەرانی ئەو ستانفۆرد یونیڤەرسیتی نەک هەر تۆ توێژینەوە بکەیت توێژینەوەکانت چەندێک کاریگەرە لە جیهان ئەو خاڵە تقریبا حدودی 60% لەسرە کاریگەری ئەو توێژینەوەی لە جیهان کاریگەری لە ڕووی ئینڤارۆمنتەڵ کاریگەری لە ڕووی ئۆیل ئەنگاز کاریگەری لە ڕووی مەوادی بیناسازی کاریگەری لە ڕووی ئینێرژی لۆس لە ناو بیلدینگە ئەمانە هەمووی مین پەرەمیتەرە کاریگەری لەسەر ڕیسایکڵی مەوادی فائیدە کەوا فڕێ درێ و لەسەر جادە و ژینگەما بۆ پیسەکە ئەم توێژینەوانە خاڵی سەرەکییان لەسرە زائیدەن ئەو توێژینەوەی تۆ لە چ جۆرنەڵێکی ئاسبەرزی بە فاکتەری کاریگەر ئیمپاکت فاکتەر های ئیمپاکت فاکتەر یعنی احتیمال لە تۆ توێژینەوەکەت یاخود من توێژینەوەکەم لە جۆرناڵێکی ئاسنزم بێ ئەوە بە خاڵ بۆم حساب ناکرێت بەڵام تۆ سێ کە ئێستا پێوەرەکە ئاو هەیە ئەو توێژینەوەیە تا چەندێک خزمەت بە ئینسانیەتەکە ئەو توێژینەوەیە تا چەندێک کاریگەر بووە لە جیهان تا چەندێک چارەسەری ئەو توێژینەوەی تا چەندێک چارەسەری کێشەیەکی ڕئیسی جیهانەکە
ئەوە خاڵەکانێتی من لە بواری زۆری شەکەم یەکێ لە کەمکردنەوەی چمەنتۆ لە ناو لەوانەیە معاملی چمەنتۆکان لێم عاز بن بەڵام کەمکردنەوەی چیمەنتۆ لە ناو مەوادی بینا ئێستا تەلەبەیەکی خوێندکارم هەیە لە 26 مانگ مناقەشاکە 26دا زیرۆ سمنت کۆنتێنت بەکاردێنێ لە ناو کۆنکریتە زیرۆ سمنت کۆنتێنت ئەوە جەنابتان داوەتەکەم تەشریف بێنن بۆ زانکۆی سلێمانی بە توێژینەوەی جیهانی مناقشەی دکتۆراکەیەکە کە کۆنکریتە بەکاردێنینی تر چمەنتۆی ناوێ ئیتر SO2 ژینگەمان بۆ پیس ناکە ئیتر هەموو ئەو ئینڤارۆمەنتەڵەمان چاکە بێ هەمان شت تەلەبێکی کەمان هەیە دکتۆرا لە پلاستیک وێست مەتیریەڵ بەکاری ناو پلاستیکی کەوا بەکاری دێنێ ئێمە ئیکەینە ناو کۆنکریتەوە توێژینەوەی زانستی جیهانیمان هەیە پۆست دکتۆراکەم لە جامعەی تێکساسە عینەش دکتۆراکەم جامعەی تێکساس لە ویلایەتە گرتوەکان جامعەی هیوستن لە تێکساس ئەو زانکۆیە پۆست دکتۆران پێبەخشیم لەبەر ئەوەی کە ئینتاجی نەوت و غازم زیاد کرد لە وڵاتە یەکێک لە فاکتەرەکان وا توێژینەوەکانم ئێستا حدودی تقریبا 2000 سایتێشنی لەسەر ئۆیل ئانگاز بەڵام لێرە بەکار ناتوە باش دکتۆر ئەحمەد بۆ کار لەسەر ئەم توێژینەوەی تۆ ناکرێت لە هەرێمی کوردستانە بەڕێزت باسە لەوە کرد کە ئەگەر کار لەسەر توێژینەوەکانی تۆ بکرێت توانای ئەوەت هەیە ئەگەر نەڵێن لە 100 یان 170 لە 150 کێشەکانی هەرێمی کوردستان کێشە داراییەکان بێ هەر کێشەیەکی تر بێ چارەسەری بکەیت زۆر ڕاستە برای عەزیزم ئەگەر 2 دقە ڕخسەت بدەن بە برات چەند داتایەک بخەمە ژێر دەستی بەڕێستان ئەم داتایە ئینتەرناشناڵی ئەمە لە جێفانی خۆم نەمێناوە ڕۆ جوانەکەی شاری سلێمانی پیشاندەین نەک ڕۆ خراپەکەی کەوا بایکۆتە کەوا تورکیا لێمانەدا و ئێران لێمانەدا با بزانین زانکۆی سلێمانی ئەخباری چیە لە جیهانە باشە بۆتی ئیسباتەکەم براو خوشک عەزیزەکانم کە شتێک نییە ناوی قەیران بێ بەهۆی چی بەهۆی یەکەمین کۆلێجی ئەندازیاری لە کۆی 85 زانکۆی عێراق زانکۆی سلێمانیە یەکەمین کۆلێجی پزیشکی لەسەر 85 زانکۆی عێراق زانکۆی سلێمانیە دوو باشترین کۆلێجی ددان لە زانکۆکانی عێراق باسی عێراقەکەم نەک کوردستان زانکۆی لە 85 زانکۆی سلێمانیە سێ باشترین کۆلێجی زانست لە زانکۆی سلێمانیە لەسەر ئاستی عێراق باشە ئەی ئەم قائیمەیە پێک دێ لە 9 باشترین توێژەری جیهان لە ناو زانکۆی سلێمانین ئێستا لە different اختصاص different fields یەکێ لە فیلدی فیزیکس یەکێ لە ماث یەکێ لە تۆپ یەکێ لە هەر یەکە و لە بوارێکە لە ئەندازیاری برای بچکۆلەتان لە ساینس لە کیمستری لە ئیتر لە جیۆلۆجی یعنی تۆ سێکە براو خوشک عەزیزەکانم تۆ نۆ زانای جیهانیت هەبێ لە زانکۆیەکی بچکۆلەی وەکو زانکۆی سلەیمانی لە هەرێمێکی بچکۆلەی وەکو هەرێمی کوردستان کە پێک دێ لە 6 ملیۆن کەس تۆ نۆ زانای جیهانیت هەبێ لە کۆی 11 لە ناو زانکۆی سلێمانی هەبێ و پێم بڵێ قەیران هەیە نۆ زانە لە زانکۆی سلێمانی بەتەنها لە کام زانکۆی دیکەی عێراقان نۆ زانە نییە ئەوەی سا قایمەکە لە لای جەنابتان من دوێنێ بۆ بەڕێستانم نار لە ڕێگەوە ساپەوە سێریکەن بزانێ هیچ زانکۆیەک لە زانکۆکانی عێراق نۆی تایە لە ناوە لە زانکۆکانی هەرێم ئەمە نابێ بڵم قەیران هەیەیتە لە مەوتووە ئەمە نییە شتێ ناوی قەیران بێ بۆ ئیتر من کاگەڕەوە ئەم لستە بۆ بەڕێستان کردو لەڕێی بەڕێستانەوە دەمم لە لای سەرۆکی حکومەتی هەرێمە وەجێگرەکەی و وەزیری خوێنی باڵا نابێ موشکلەی ئاومان هەبێ مادام توێژینەوەی زانستیمان هەیە لافاو ئەمان با بە زستان بە هاوین ئاومان نییە نابێ موشکلەی کارەبامان هەبێ مادام باشترین توێژەری زانستیمان هەیە لە زانکۆکانی هەرێم و زانکۆی سلێمانی بە هاوین کارەبانیە گەرمە بە زستان ساردە بۆیە کارەبانیە نابێ نەخۆشی شیرپەنجەی خوشک و دایکەکانمان ئێستا لە سنگیان نەخۆشی شیرپەنجە بۆ دوو پرۆفیسۆری باشی جیهانیمان هەیە لە زانکۆی سلێمانی یەکێکیان دکتۆرە هێشووە نابێ کولێرە هەبێ لە سلێمانی جارێکی کە کولێرە نەخۆشی کولێرە لەبەر ئەوەی کە زانامان هەیە لە بواری توبە لێرە ئەبێ چارەسەرەکەمان پێپشان بە و هۆکارەکەشی و چارەسەریشی و نابێ بنزین لە
کەرکووک بە 450 لێرە بە 1200 بێ نابێ دارایی مەشاکلمان هەیبێ کاکڕەوە نابێ 5000 دیناری دراوت بەمێ مانگانە بە 15 ڕۆژ بۆت بەشکەم نەخێر ئەبێ بە دقەیەک بۆتی بخەمە سەر ئەکاونتەکەت نابێ گەنجەکانمان هیجرەت بکەن ئێمە بەس بە دوای نەوت و غاز کەوتوین لە کوردستان کاری سەمان هەیە ئێمە ترێژە ئێمە گۆڵدمان هەیە ئەڕوا هەموو ڕۆژێ ئەبێ ئەوە چارەسەری بۆ بدۆزینەوە بە ڕێگەی زانستی و بە توێژینەوەی زانستی و BA ژینگەیەکی پیسمان هەیە ئێمە یەکێکمان هەیە لە هینەکانە جەنابتان مقابلەتان کرد چەند ڕۆژێ لەمە پێش یەکێک لە زانەکانی عێراق ئێستا کێشەی ژینگە و کێشەی ئاوی مالیزیا چاکەکە کەس هەواڵی ناپرسێ و یەکێکە لە تۆپ لیست و عینەشت نێرگەلە و جگەرە کێشان کاریگەری خراپی لەسەر گەنجەکانمان ئەبێ ئەمانە هەمووی زراعە ئەوە ئەو کەلیمەی زۆر مویمە باشترین کاک ڕەوەند خوشکە عەزیزەکەم باشترین هەنار و هەنجیری جیهانمان هەیە جیهان تا چەندێ ئەمە ئیشمان کردووە وەکو وەزارەتی خوێندنی باڵا وەکو سەرۆکایەتی حکومەت تا چەندێ ئیشمان کردووە بۆ بازارکردنی جیهانی هەنار و بەس هەنجیر من هیچی کە ناڵێم ئەو دوانی تر ئەو باقیکە ئیتر ئەمە خاڵەکان بووکەوە ئێمە ناومان ناو قەیرانی ڕێگاوبان قەیرانی ئەوە ڕێگاوبانەکانمان بەقەدەری حربی داعش خەڵکی کوشت ئەمە بۆچی مهندسمان نییە ئەندازیارمان نییە ئەوەی خۆ خزمەکارێکی وەک ئەحمەدتان هەیە باش خوێنکاریشی وەک ئەحمەدتان هەیە بێ ئەو کێشەیەتان بۆ چاکە فمادام ئەم کێشانە ئەتوانین چاکەین و مادام ئەم زانە جیهانیانەمان هەیە و بە دۆکیمنت و بنە ئاعترافی ستانفۆرد یونیڤەرسیتی کەواتە شتێک نییە ناوی قەیران کەواتە لە ڕێی توێژینەوە ئەتوانین چارەسەر بۆ هەموو گرفتەکان دابنین نمونەیەکم بیتێ توێژینەوەیکی دکتۆر ئەحمەد نەک لە هەرێمی کوردستان لە دەرەوە کاری لەسەر کرابێت و ئەنجامێکی باشی ئێستا نمونە زۆرە یەکێ لەو نمونانە ئێمە لە بواری نەوت و غاز ئیشمان کردو لە جامعی تەکساس ئەو وڵاتە مەشهور بوو بە نەوت و غاز پرۆژەکانیان زۆر بێ فۆکسیان دەکرد لەسەر نەوت و غاز ئێمە لە 135 ئینتاجی نەوت و غازمان زیاد کرد 135 بە دۆزینەوەی ڕێگایەکی چارەسەر و توێژینەوەی زانستیمان هەیە توێژینەوەکانشمان حدودی تقریبا نزیکەی 2000 سایتێشنی هەیە یعنی خەڵک بەکاری دێنێ لە جیهانە و عینەشت لە بواری چارەسەرکردنی ئەساسی بینا چەندەها توێژینەوەمان هەیە لە بواری چارەسەرکردنی ریسایکلینگ وەست مەتیریەڵ ژینگە چەندەها توێژینەوەمان هەیە کاریشی لەسەر کراوە لە دەرەوە بەڵێ بە دۆکیومنتە ئەم قسانی من نە دیعایە انتخابیە نە تەرشیح کراوم لە لایەنی هیچ لایەنێکەوە و نامەوێ خۆم تەرشیحکەم و ئەم بەڕێزانیکەوە من ناویانم هێنا هەڵبەتە هیچیان نانەوێت دیعایە انتخابی بکەن ئێمە بە دۆکیومنت قساکەین ئێمە بە دۆکیومنتی زانستی جیهانی قساکەین بە سێرتیفیکیت کە من بێم تەعین بم لە لای تۆ کاکی من خوشی عزیزم هەڵبەتە کە سێرتیفیکیتێکت بەمێ جیهانی ناتوانانی بڵێ کتابێ لە کەفاەتی من چونکە من سێرتیفیکیتی جیهانی ئەخەمەژێ دەستی بەڕێز بەڵێ ببوورە پەیوەند ئەمەوێ بزانم توێژینەوەکان زۆرن توێژەرەکان زۆرن کە توێژینەوەی جۆرە و جۆر ئەنجامێن بەڵام توێژینەوەیەکی زانستی ئەکادمی ئاستبەرز پێوەرەکانی چییە وەکو ئەم توێژینەوانی بەڕێز کێشەیەکی ئین حەلکە ئێستا بۆ نمونە مەجای کانسەر لە توبا زۆر احتیمامێکی باشی پێدرێ باش فکە تۆ هەر ئیشە بکەی لە مەجای کانسەر ئەگەر خاڵەکەش زۆر کەم بێ زۆر هین نەبێ ئەتوانی تۆ ئەو توێژینەوەت نەشرکەی لە مەجای کەمکردنەوەی CO2 لە ژینگە چ توێژینەوەیەکەکەی بەڕێزم یەکسەر های کوالیتی جۆرنال ئەکسپتیەکات دڵنیا بلەوە لە مەجای ریسایکل مەتیریەڵ چ توێژینەوەیەکەکەی های کوالیتی یەکسەر قبوڵێکە چونکە بۆ ئەم کێشانە عالەمین کێشەی کلایمینگ چێنجت هەیە کێشەی کەمی ئاوت هەیە یعنی عالممان هەیە لە ئاوە عالم بەخوا بمعنە کەلیمە عالم باش ئەوە ببێنین بڵین وەرە ئەو کێشەیە چییە کەواتۆ لافاوم بە بزستان هاوین ئاو نییە توێژینەوە ئەکرێت چارەسەریتیانە بێ تازە لەم دو سێ ڕۆژە توێژینەوەیکی کردووە عقلتەوە سێ لە هایلی ئیمپاکت فاکتەر ئیمپاکت فاکتەری کە کەس ناتوانێت زۆر کەم هەیە کەس بگاپی باشە بەڵام بۆچێ بۆ ئێمە نەکردو بۆ مالیزیای کردووە هەمزانە کەواتە ئەمە لێرە بۆ مالیزیا هاوکاری بووە مالیزیا داتەی پێداوە مالیزیا فەندی کردووە و ئەمەش ڕۆژانە 12 ساعت دانیشێ لەسەر لاپتۆپ خۆرە بێ شتێکی بیتێ وەنیە بەڵام کە دوایی
کێشەیەکی گەورە لە کۆمەلگات بۆ حەلەکە ئێمە هەرەڵین قەیران ئەمە قەیرانە ئەوە قەیرانە ئەمە قەیران ئێدەوەرە بە تۆژینەوەی زانستی هۆکاری ئەو قەیرانت پێ ئەڵێم بە تۆژینەوەی زانستی دوای ئەوە چارەسەرەکەی ئەخەمەژێ دەسێ ئیتر تۆ لەوە زیاتر چی تەوێ بەڕێزم زۆر باشە کەواتە بۆچی توێژینەوەکانی خۆمان لە جیهاندا سوودی لێوەرەگرین بەڵام ئێمە لە ناوخۆی وڵاتەکەی خۆمانە نەمانتوانیوە ئەو توێژینەوانە سوودی لێوەرە بگرین و بەڵکو توێژینەوەکانیش فەرامۆش کراون زۆریش یعنی ئەسا ئەو داتای بەسم داپێت لە زانکۆی سلێمانی کەمترین دەعمی ڕسێرچی کردو هەتاکو ئێستا بەڵام ئێستا گۆڕانکاری هەیە لە سەرۆکی و لە جێگرە و لە هینەکان هیواداری ئینشەڵا پلانی تازەیان هەبێ وەزارەتەکەمان کە ئێمە لەژێر ئاڵای ئەو وەزارەتەین پێوتری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەو پارتەی بە تەواوەتی ئیهمال کردو جەنابی وەزیری خوێندنی باڵا تۆ ئەگەر توێژینەوەی زانستیەکە دەرکەین لە وەزارەتەکەت تۆ بی بە وەزارەتی تەربیە تۆبی بە وەزارەتی تەربیە تۆ لە وەزارەتی تەربیە بەڕێزەکانمان جیا کردوتەوە لەبەر توێژینەوەی زانستیەکەت نابێ هەتاکو ئێستا بێخەبەر بی لە نۆ زانای جیهانی لە زانکۆیەکت کە پێک دێ لە 1,800,000 کەس لە تقریبا نفوسی سلێمانی نۆ زانای جیهانیت هەیە تۆ هەڵدەسای سێرتیفیکەیتێک پارچە وەرەقەیەکی ئەوۆردی بیتێ کەواتە تۆ ئاگال لە توێژنەوەکەشمان نییە تۆ ئەلارمت بۆ نایە باشە دکتۆر کەواتە چی بکرێت تا هەنگاوی باش بنرێت تا کار لەسەر ئەم توێژینەوانەی وەکو نمونەی بەڕێزت بکرێت من ئەگەر ڕوخسەتم بێ کاکڕۆن پرسیارەکە دەگۆڕم بە شێوەیەکی کە خۆشم وەڵامی خۆمە دەمەوە باشە بۆ خەڵکانی دراوسێ نمونەتە دەمێ مالیزیا قەتەر دوبای بۆ پێشەکەوێ ئایا لە ئێمە زیرەکترن نەخێر بە 1000 جار نەخێر بەڵام چیە ئەوە کێشەکانیان لە شوێنێک کۆکەنەوە پێوترێ بانک ئۆف ئینفۆرمیشن ئەو بانک ئینفۆرمیشنە عاید بە سەرۆکی حکومەتە سەرۆکی حکومەت بانقی دانێ ئەو بانقە کێشەی هەموو دەوائر و هەمووی ملەتەکەی ئەچێتە ناو بانقە تۆ وەکو توێژەرێک دێ ئەپلایەکەی لەو بانقە ئەڵێ بێنە جەنابی حکومەت من ئاوە اختصاصم چی مشکلەت هەیە لە ئاو بەڕێز بێمە حکومەتیش ئەڵێ ئەمە کێشەی ئاوەکەمە ئەوە کێشەی شیرپەنجەمە ئەوە کێشەی فلان و فیستانمە فەرموو بە پێی اختصاصی خۆت بچۆ بیکە بە دوو ستێپ بۆم ستێپی یەکەم هۆکار ستێپی دووەم چارەسەر و بمقابلی ئەوە 1% ئەو پارەی کەوا سەرفی یەکەم بە فستیڤاڵ و بەشتی لەگەڵ ڕێزما بۆ پرۆپوچ ئەوە ئەیەم بە تۆ چونکە تۆ ئەو توێژینەوەت بە خۆڕایی ناکەی هەر توێژینەوەیەک مایقارب عن $1,000 سی تێچێ $1,000 تۆ لە گیرفانی خۆت نابێ بیدەی حکومەتێکدا بۆ بە مەرجە خەمە سەرت من حکومەتم مەرجەکەم چییە کاکڕۆند ئەگەر تۆ سێرتیفیکەیتێکی جیهانی بۆ نێنیت من ئەو توێژینەوەی تۆ قبوڵ ناکەم سێرتیفیکەیتی جیهانی بەس من 200 مێ بەس دکتۆر شجاعەتی لێوێ 200 هەیە بەس دکتۆرێکی کە 100 هەیە ئەی ئەمانە بۆ ئیسیفادیان لێ نەکردی فەو بانک ئۆف ئینفۆرمیشنە مالیزیای لە 188 تەسەسولی جیهانی لە ساڵی نەوەتەکان کردیە تۆپ 10 ئێستا من لوژنەی ئیڤالوێشنم لە قەتەر لە ڕێی ئۆنلاینەوە ساڵانە 2000 توێژینەوە وەرەگرین لەو 2000 تقریبا 25 هەڵە بژێرین بۆ قەتەر ئیشەکەم من ئەوە ڕڤیۆرم من لێوێ ئینەکە ئەو پرۆژانە داعمەکرێ بە $1,000,000 $600,000 $500,000 داعمەکرێ وەرە 4000 بۆ بدۆزە ئەوە ماوەیەکی کە بەو پارەکەمی کە دام بە جەنابەت کێشەی ئاوم نابێت کێشەی ئینڤارۆمەنتەڵم نابێت کێشەی کولێرام نابێت لە سلێمانیە کێشەی شیرپەنجەم نابێت کێشەی ڕێگاڵبانم نابێت ئاوها خەڵک پێشەکەوێ کەوا ئێمە دوورین بە تەواوەتی ڕوسێرچەر توێژەران لە لاکەوە ئیشەکەن وەزارەت لەلایەکەوەیە و دەستگاکانی کە ئەبێ بچن لە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەکانیان وەرگرن ئەوانش لەلایەکەوە ئیشەکەن ئەم سیانە بە تەواوەتی جیابنێتەوە و بە هیچ شێوەیەک دەعم نییە بۆ ڕسێرچەر لە کاتێکا پێویستیان بەوەیە کە بەیەکەوە ئەم کارە بکەن باشە دکتۆریان زۆر خۆشحاڵ بووین دەستکەوتێکی زۆر گەورەیە ئەم نازناوەی بەڕێزت بۆ هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانی و بۆ زانکۆی سلێمانی بە تایبەتی بە هیوای بەدەستێنانی نازناوی زۆر باشتر و گەورەتر و بە هیوای ئەوەی کە توێژینەوەکانی بەڕێزت لە سەر ئاستی هەرێمی کوردستان سەر ئاستی شاری سلێمانی بتوانرێت کاری لەسەر بکرێت بۆ چارەسەرکردنی
ئەم دۆخەی کە تێکەوتوین. زۆر سپاسی بەڕێستانە کە منش هەموو ڕۆژێ پلانمەوەی کە چۆن زیاتر خزمەتی وڵاتەکەم کەم فەندێکی زۆرم هەبوو لە شێڤڕۆن لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام هاتمەوە بۆ خزمەتی کوردستان هیوادارم ڕێگەمان پێبەن ئێمەش خزمەت بکەین. نمونەتان زۆر خۆشحاڵ بووین دووبارە پیرۆزباییش لێ دەکەین.